لەسەر وەزعی ژنان و پێکەی ژنان و بەهێزی ژنان من توانم ئاماژە بەوە بم خاڵی سەرەکی لە دروستبوونی مرۆڤایەتیەوە ژنان توانیویانە کاریگەری خۆیان هەبێ و ڕۆلی سەرەکیشیان بینیوە. بەڵام بەداخەوە لە دوای بەرژەوەندیەکانی ئەو ستەمکارەی کە ئێوە بەڕێز ئاماژەی پێ ئەەکەن و لە سەرمایەداریەوە ئەتوانم بڵێن ژنان لەو کاتەوە ژنان خرایە ماڵەوە، ژنانیان وا لێ کرد کە بیر لە پێکە و بەهێزی خۆی نەکاتەوە بەتایبەتی لە ڕۆئابوووریەکە و لە دەسەڵاتیشە لە هەمان کاتە. بەڵام لە دروستبوونی شۆڕشەکانی نەتەوەکەمان ئەتوانم بڵێم لەسەر ئاسی هەر چوار پارچەی کوردستان ژنان توانیویانە پێگەی خۆیان دروست بکەن بەهێز بکەن ڕۆلیان هەبێ لە ڕزگارکردنی و ئازادکردنی کوردستاندا و پێگەی خۆیان وەکو هەستێکی نەتەوایەتی ڕۆلیان بینیوە لە شۆڕشەکاندا. و ژنان ئەتوانن خۆیان لە مەجالێکە متمانەی تەواویان بە خۆیان هەبێ بۆ هاتنە پێشەوەیان بۆ چ لە ڕۆ سیاسیەکەوە چ لە ڕۆ ئیداریەکەوە چ لە ڕۆ ڕێکخراوەییەوە و لەناو هەموو حیزبە سیاسیەکانشا ئەتوانن ژنان بە بەهێزیەک و بە توانایەکی خۆیان بتوانن ئەو مەجالەی کە بۆیان کراوەتەوە لە دەستی نەدەن. ئەویش بە جوهد و ماندووبوون و هیلاکی خۆیان دەبێ و ژنان نابێت لە کاری سیاسیا کۆڵ بدەن و پێم وایە کارکردن لە بواری سیاسەتا دەیان شکست و دەیان سراع و ململانی تێ ئەکەوێت دەبێ ژنان بەهێز بن لەم حاڵەتە ئەبێت تێیپەڕێنن ئەگەنە ئاستی ئەوەی کە بتوانن پێگەی خۆیان لە سەر ئاستی ناوەندی بڕیار بەهێز بکەن. بۆیە من لەسەر مەسەلەی ژنان و چونکە ئێمە خۆمان تەجروبە و ئەزمونێکی تەواومان هەیە لە پێگەیاندن و هاتنە پێشەوەی ژنان لە هەموو بوارەکاندا ئەگەر ژن خۆی بەهێز نەبێ ئەگەر ژن خۆی توانای خۆی بەهێز نەکا ئەوە ئەتوانێ بگاتە ئامانجی هەموو ئەو خەونانەی کە هەیەی. و لە ڕۆ سیاسیەکەشەوە ڕاستە ڕەنگە ڕۆ سیاسیەکەی زۆر جار ڕێگری دروست بکات یان نەیەڵەن ژنان وەک پێویست بێنە پێشەوە ئەمەش هەیە لەلایەکەوە. بەڵام لەگەڵ ئەوەشتا ئێمە وەکو ژنان وەکو ئەزمونەی کە هەمانە هەمیشە لە ڕۆ سیاسیەکەەوە ئێمە ڕووی دەممان کردوتە هەموو ڕێکخراوەکان هەموو حیزبە سیاسیەکان بە تایبەتی لە دانانی ڕێژەی بۆ ژنان کۆتا بە تایبەتی لە پەرلەمانی کوردستان و عێراقیشە پێم وایە ڕێژێکی باش دیاری کراوە. ئەمەش هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ژنان ئەگەر بواە ئەو ڕێژەیە دیاریکراوە نەبواە لە پەرلەمانە یان لە حکوومەتە پێم وایە زۆر بەکەمی ژنان ئەیانتوانی بچنە ئاسی ناوەند و دەسەڵاتەوە. ئەو ڕێژەیە مەجال بە ژنانەیە کە بێنە پێشەوە بەشداری لە کاری پەرلەمانتاری بکەن بەشداری لە ناو حیزبە سیاسیەکان بکەن. پێم وایە زۆربەی حیزبە سیاسیەکان ئێستا ڕێژەیەکی دیاریکراوە ژنان لە ئاستی سەرکردایەتیا بوونێ هەیە. بۆیە ژن ئەبێ بە کوژنێتی خۆی بچێتە پێشەوە بتوانی پێگەی خۆی بەهێز بکە لەسەر مەکانە و توانای خۆی ئیشکردنی خۆی پەڕە بێتە فراوانی کە بەشداری هەموو ئەو شوێنانە بکات کە پێویستە ژنبوونی هەبێتیایە. بۆیە ئێمە هەت لە دروستبوونی ئەو ڕێکخراوانی لە ناو شۆڕشدا ئێمە هەوڵی جدیمانە کە ڕۆلی ژنان لە ناو شۆڕشەکانی شابوونیان هەبێت لە ڕۆژە سەختەکانی خەباتدا لەو کاتەوە هەتاوکو ئێسا توانیمانە ژن بگەینە ئاستێکی ئەوەی کە ژمارێکی ئەجگار زۆر لە ژنان بەشداری لە کاری سیاسی و لە کاری پەرلەمانی و لە کاری ڕێکخراوەیە کار دەکەن. هیوادارین بتوانین بە هەمومانەوە ئەو قۆناغانی کە ماوە ئەو خاڵانەی کە ئەمانەوێ تێیپەڕێنین هەمومان خەبات بکەین لە پێناوی بەدیهێنانی تەواو مافە مەدەنی و مافە کانی ژنان بە شێوەیەکی گشتی. بارودۆخی سیاسی لە ئێستادا پێویستمان بە یەکگرتووی و تەبایی نێوان ژنان هەیە بە شێوەیەکی گشتی کە بتوانرێ هەنگاوەکان بەرەو ئاراستەیەکی وها بەرین. هیچ کەسێک نەتوانێت ڕێگری و یان وەستانێک هەبێ لەم قۆناغەدا و ئێستا قۆناغێکە تێکەوتین پێویستمان بەوەیە کە ژنانیش ڕۆڵی سەرەکیان هەبێ لە پێناوی بە
بەدەستێنانی ئەو ئاواتانی کە ماومانە ئینجکە ئێمە یەشتر وڵاتەکەمان نەتەوەکەمان نەگەشتۆتە سەر ئاستی ئەوەی کە ببینە خاوەنی دەوڵەت وە خەباتکردنی ئێمە لە پێناوی بەدەستێنانی تەواوی مافەکانی گەلەکەمان پێویستە ژنان ڕۆڵێکی سەرەکیان هەبێ لە مەجالشدا. پەیامی من هەمیشە تەئکیدکردنەوەیە لە بەهێزکردنی ژن خۆی لە پێناوی ئەوەی کە بتوانین ئامانجەکان ئەوەی کە هەماندا بێنە پێشەوە مەیدانی خەبات کار بکەن لە پێناوی هەموو ئەو توانانەی کە هەمانە کاری جدی لەسەر بکەین و بگەینە و ئامانجەی کە ئەمانەوێت.